دەنگۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتانی دەوروبەر نیگەرانی لای بەشێک لە هاوڵاتیانی کەرکووک دروست کردووە. پسپۆرێکی بواری تەندروستی شڕای دەگەێنێت کە تا ئێستا هیچ حاڵەت و گومان لێکراوێک لە شارەکە تۆمار نەکراوە و ڕێنمایی هاوڵاتیان دەکات. محافظەی کەرکووکە تا ئێستاکە هیچ نەخۆشیەک تۆمار نەکراوە و گومان لێکراویش نییە تا ئێستاکە. ڕێنمایی یەکەم شتی ڕێنمایی شخصیە، یعنی ئەو شتە تا خۆی چۆن خۆی بپارێزێ لە نەخۆشیەکان ئەو نەخۆشانێکەوە دەگوازرێنەوە لە شخصێکەوە بۆ شخصێکی کە یەکێ لەوانە دەستشوشتنە، یان دەستون شتێکی زۆر ئاسانە، هەموو کەسێک دەتوانێت بیکات ئەگەر بە ئاو سابوونیش بێت هەر ئەتپارێزێ. ڕۆژنامەنووسێکش داوا دەکات ڕاگەیاندنەکان بە ئەرکی ئەخلاقی خۆیان هەستن و لە بری ترس و تۆقاندنی خەڵک ڕێنمایی هاوڵاتیان بکەن کە چۆن خۆیان لەو ڤایرۆسە بپارێزن. لێرەدا ئەرکی ڕۆژنامەنووس و ئەرکی دەستگاکانی ڕاگەیاندن بەڕاستی ئەوەیە خەڵک نەتۆقێنن و پرسەکان لە قەبارەی خۆی گەورەتر نەکەنەوە لە پێناو زیاتر بینەرپەیاکردن یا زیاتر خێنەرپەیاکردن بۆ خۆیان و بە ئەرکی ئەخلاقی و ئینسانی و پیشەیی خۆیان هەڵسن بە شێوەیەک کە ئاسایشی خەڵکی ئاسایشی تاک لە وڵاتە پارێزراوە بێ. ڤایرۆسی کۆرۆنا بۆ یەکەم جار لە وڵاتی چین سەری هەڵدا و بەهۆی نەبوونی چارەسەر بەشێک لە هاوڵاتیانی ئەو وڵاتە گیانیان لەدەستدا. ئازەچکوور گەلی کوردستان، کەرکووک.